خۆشەویستان ئەو ڤیددیوە بەبێ سپۆیلە دەزانم هەرکەسە و بە زۆرێک سەری سپۆیل دەکە هەندێک پێی وایە تەنیا چیرۆک سپۆیلە بەتابەتی بەربەری کۆتایی هەیە پێی وایە هەموو شتێک لە چیرۆک باسکردنی سپۆیلە هەندێک کەس پێی وایە مەرحەلەکان و ناسانی کارکتەری نوێ سپۆیلە من هەوڵ دەدەم زیاتر ئەو شتانە نیشان بدەم کەوا کۆمپانیای سۆنی لە ڕێگەی ترێلەر و گەیمپڵەکانی خۆی نیشانی داوە و پێویستە هەندێک زانیاری لەسەر هەندێک کارکتەر باز بکەم بەڵام بەبێ سوپرایزەکان تاوەکو ریڤیوەکەی من تۆزێک دەوڵەمەند بێ و هەندێک قسەشم پێبی بتوانم باسی بکەم و سوودی دێوەربگرن واتە پێم وایە ئەو ڤیددیو بەبێ سپۆیلی بۆ کەسانێک کە یاریەکەیان بینیوە یاخود کردووە و نەشیان کردبێ بەبێ سپۆیلی بەتایبەتی باسی ناوەڕاست و کۆتایی ناکەم کە چ ڕوو دەدا بەڵام 5 کاژمێ 6 کاژمێری سەرەتا یاریەکە عادەتەن دەتوانین باسی بکەین بەبێ شتە گەورەکان بەڵام هیمەکە چیە بۆ چوونی من لەسەر یاری God of War Ragnarok ببینن و بە ئاسانی دەتوانن ئێوەش ببنە خاوەنی ئەو یاریە لە ڕێگەی دانیار شتۆر لیکیان لە ژێر دوگمێ لایک دادەنێم و لە کۆمنتیش دووبارەی دەکەمەوە توان لە ڕێگەی ئەوانە بەنرخێکی هەرزان ئەو یاری لەسەر پلەی 4 یاخود پلەی 5 بەدەست بخەن. سەرکەوتنی چیای ئەڤرێز بۆ یەکەم جار کارێکی ئاستەم و گەورەیە چونکە بەسەر لوتکەی بەرزترین چیا لەسەر زەوی دەکەوێت بۆ دووەم جار بەسەر بەرزترین لوتکەی جیهان بکەویتەوە بە هەمان شێوە کارێکی ئاستەم و گەورەیە بەڵام لە بەرچاوی خەڵک هەست بە زەحمەتەکان و گرنجەکەی ناکرێت چونکە بۆ دووەم جارە نەک یەکەم یاری God of War 2018 و God of War Ragnarok هەمان ئەو نمونەیە لەسەر جێبەجێ دەکرێت God of War 2018 سەرکەوتنێکی گەورە بوو بۆ سۆنی و ستودیۆی سانتا مۆنیکا بۆ هێشتا هەرچەند خۆیان ماندوو کردبێ کە دووبارە بەو شێوەیە گەیمەران سەیری نەکەن لە گەورەی و ناوازایی یاریەکە کەم ناکاتەوە God of War Ragnarok یاریەکە لە ڕووی قەبارەی جیهانەکە چیرۆک و ئەرکەکان و کارکتەرەکان ئەوەندە گەورەتر و مەزنترە God of War 2018 بە کۆنسێپت ئارتێک دەچێت لەوەی هاوشانی بێ بەڵام گەورەی جیهان و زۆری چیرۆک و فرەیی لە کارکتەر لایەنێکی نەرێنی دەبێت لە سەرجەم فیلم و یاریەکان ئەویش پەرتەوازایی درێژکردنەوەیە ئایا ڕاگنەڕۆک دەبێتە یاری ساڵ یاخودنا من بۆ چوونم چیە لەسەر تەواوی یاریەکە تا چەند یاریەکە لە چاو بەشی ڕابردوو و پێشکەوتوترە و باشترە بەخێر بێن بۆ ریڤیو و پێشکڕینی من بۆ یاری God of War Ragnarok. بە کورتی و پوختی و بێسپۆیل چیرۆکی ئەو یاریە لەسەر هاتنی قیامەتە حتمیەکەی ڕاگنەڕۆکە ڕۆژی دوایی بۆ کۆتایی هێنان بە جیهانی نۆرس بەڵام پێش ڕوودانی ڕاگنەڕۆک زستانەکەی فیمبڵوێنتەر مەملەکەتی میدگاردی داپۆشیوە 3 ساڵ دوای گەشتەکەی 2018یان کریتۆس و ئەیتریەس خەریکی ڕاوکردنن ئەیتریەس ئێستا گەورە بووە بە دوای وەڵامەکان دەگەڕێ لۆکی چێە پێویستە چی بکە ڕۆڵی چیە لە هاتنی ڕاگنەڕۆک هەندێک وەڵام کە کریتۆسی باوکی حەزناکە ئەیتریەس دەستی کەوێت چونکە کریتۆس پێشتر قیامەتی جیهانێکی دیکەی بینیوە خۆی هۆکار بووە بۆ لە ناوبردنی ژیان لە تەواوی مەملەکەتێک داینامیکی نێوان کریتۆس و ئەیتریەس لەسەر هاتنی ڕاگنەڕۆک بەهێزترین لایەنی و چیرۆکەیە بۆ وەرگرتنی وەڵامەکان یان خۆت زیینەوە لە وەڵامەکان تەنیا ئەیتریەس بە زیندوی بهێڵێتەوە کریتۆس ڕازی دەبێت بەوەی گەشتێک بۆ مەملەکەتەکانی دیکە ئەنجام بدە دەرهێنەری ئەو یاریان بەڵێنیدا کە سەردانی هەرنەو مەملەکەتەکە دەکەین بۆ بێگومان گەیمەران سەردانی هەرنەو مەملەکەتەکە دەکەن لە میدگاردی بەفری بەشێکی نوێی ئالفایم لایەنێکی دیکەی هێڵهایم شوێنێکی دیکەی یۆتنهایم بە نیگایەکی دیکە لە موسفەهایم و بۆ یەکەم جار سەردانی نیفلهایم ڤانەهایم سڤارتڵفایم و ئازگارد دەکێت لە هەر مەملەکەتەی کارکتەری نوێ دەبینی چیرۆکی نوێ وەڵامی نوێ دەدۆزیتەوە لەسەر ڕاگنەڕۆک و ئامادەکاری بۆ قیامەتەکەی ڕاگنەڕۆک هەرنەو مەملەکەتەکە یان نۆڕێڵمەکە بە ستایلی سەرنجڕاکێش و ناوازەی کتێبە ڕەسەنەکانی نۆرس مەفاڵۆجی دروست کراون دوورن لە چیرۆکی فیلمەکانی مارڤڵ و MCU و فیلمەکانی ثۆر واتە وەکو کتێبە ڕەسەنەکان دروست کراونەتەوە کە پێم وایە پێویستی بەو کارەش هەبووە لەوانەیە هەندێک کەش و هەوا و خاک و شێوازی کارکتەر و بوونەوەرەکان یاخود گردردونی ئەو یاریە زۆر دەوڵەمەندتر بکرێ یاخود شتێکی بچوشیان ئەسکاری کردبێت لە چیرۆکە سەرچێکە بەڵام یاریەکە لەسەر فۆکسی خۆی دەمێنێتەوە چیرۆکەکەی فراوانتر دەکا بەڵام مەبەستی سەرچێکەی لەبیر ناکە و گەیمەر بێزار نابێ تەنیا یەک ئەرگ نەبێ کە پەیوەندی بە ئەنگەر بۆدا هەیە
دەکرا کورتتر و پخوتتر کرابە بە بڕوای من. دەربارەی کاراکتەرەکان بێگومان ناتوانم باسی هەمویان بە وردەکاری بکەم لەبەر سپۆیل. ئەوە بۆ ڤیددیۆی سپۆیلەکەیە کە ڤیددیۆکی سپۆیلی تایبەتی لەسەر دروست دەکەم. بەڵام بەگشتی باسییان دەکەم چونکە لە ترۆیلەری یاریەکە هەن کریتۆس هەمان ئەو کریتۆسە نییە لە 2010 جێمان هێشت. ئێستا بە تەواوەتی لە مانای باوکایەتی تێگەیشتووە. ئێستا هەست بە لایانی سۆزداری و لایانی گرنجیدان بە کوڕەکەی دەکات. پێم وابێ ئەمە نەرمترین ڤێژنی کریتۆسە تا ئێستا لە مێژووی ئەو زنجیرەیە بینیومانە. بەڵام کە کار دەگاتە سەر شەڕ و جەنگ بۆ چرکەیەک و ملیمێک لە چرکە لە کریتۆسایەتی خۆی نەرم نابێتەوە، لە گۆست ئۆف سپارتایەتی خۆی لە جۆنەڕاڵبوونی خۆی نەرم نابێتەوە، توند و فۆکس و بەهێز و خودای جەنگە. ئەیتریەس ئێستا بووەتە مێرمەنداڵ لە شتەکان دەگا بە دوای وەڵام لە ژیانیدا دەگەڕێ. لەگەڵ کریتۆس لەسەر زۆر لە بابەتەکان هاوڕان نییە چونکە نیوەی لاشەی زەبەلاحە بەڵامەکو خەڵک نەک قەبارە بێگومان. ستایلی شەڕکردنی شان بەشانی کریتۆس گۆڕانکاری گەورەی بەسەر نەهاتووە، بەڵام کاریگەری زیاترە وە کاراکتەرەکە بەگشتی سەرنجڕاکێشتر بووە و ئێستا لەوەی وەکو کاراکتەرێکی لاوەچی سەیرمان دەکرد ئێستا دەتوانین بڵێن هاوشانی کریتۆس کاراکتەری سەرچیە لەم چیرۆکی ڕاگنەڕۆک چونکە لۆکی دەستێکی گەورە و واڵای دەبێ چونکە لە پێشبینیەکانی داهاتوو کە نووسراوە هۆکاری سەرەکی هاتنی ڕاگنەڕۆکە، بەڵام بەگوێی قەدەر دەکە یان خۆی قەدەری خۆی دەنووسێ بەدەستی ئەیتریەس وەڵەوکیە لە هەمان کاتدا. مەمیر هەروەکو خۆیەتی زیرەکترین پیاوی زیندوی گردوونە. ئەم جارە لەوانەیە لەسەر مەمیر زیاتر بزانین و کاردانەوەی لەگەڵ کاراکتەرەکانی دیکە زیاتر بێ. ئەوەی بەلای من زۆر ناوازە بوو زیاتر چیرۆکی بڕۆک و سێندریە، دوو برایە دووەڕە قەزەمەکە کە لەم یاریە ڕۆڵێکی زۆر گەورەتریان هەیە، ڕابردوویان زیاتر دەزانین و بەڵێ بێگومان بۆمان بە دیار دەکەوێت بۆچی تەنیا بڕۆک لە چاو سەرجەم قەزەمەکانی دیکە ڕەنجی پێستی شینە. سیندری لایەنە بە سۆز و وەفاداریەکەی دەبینین و یەکەم جاریش دەبێ کە کریتۆس دان بەکاری ئاسنگەریەکەیان بنێ و سوپاسیان بکە بۆ شتێک کە بۆی دروست دەکەن. فرەیایەکی جیاوازتر دەبینین، هەموو هەوڵێک بۆ کوشتنی کریتۆس دەدا بەهۆی ڕووداوەکانی بەشی ڕابردوو. دایکێکی دڵشکا و تێکشکا و ناتوانێت بچێتەوە مەملەکەتەکەی خۆی بەهۆی فرتوفێڵی جادوویەکەی هاوسەرەکەی کە ئۆدنە. کاراکتەرە نوێیەکانی ژێک لەوانە ئەنگەر بۆدامان هەیە، دوایین کەسە لە مەملەکەتی زەبەلاحەکان کە لە چارەنووسی وان نووسراوە دەبێت پەیوەندی بە لۆکیەوە بکە، چاوەڕێی لۆکی بکە، کاراکتەریش سەرنجڕاکێشە. ثۆر یەکێکە لە خوداکانی نۆرس، کوڕە گەورەی ئۆدنە و پێم وایە زۆر بە ناوازەیی چیرۆکەکەیان باس کرد. هاوشێوەی کریتۆس بەهێزە و کێشەی باوک خراپی هەیە. شەڕە گەورەکەی لەگەڵ کریتۆس لە سەرەتای یاریەکە شایەتی ئەوە دەدەن دەتوانێت کریتۆس بکوژێگەر بیەوێ و چەکوشەکەی میاڵمیری ثۆر بە چەقانێک دەگاتەوە دەستی. سوپرایز بووم بە زۆرشتی ثۆر و دڵشکاو بووم بە زۆرشتی ثۆر لەو یاریە. لە کۆتاییەکەشی بینەر پێم وایە لەو کاراکتەرە تێر دەبێت. ئۆدن گەورەترین خودای نۆرس بە ئۆڵفادر دەناسرێ و باوکی هەموو خوداکانی نۆرسە. لێرە زۆر بە جیابازتر لە مارڤڵ و فیلمی ثۆر باسی ئۆدن دەکرێت. ئەم ئۆدنە کاری ئەوە نییە شتی بەرقەرار بکە لە هەر نۆ مەملەکەت، بەڵکو وەکو کتێبە ڕەسەنەکانی نۆرس مۆفالۆژی ئۆدن لێرە بە دوای زانیاریە. بەڵام زانیاریەکە چییە لە یاریەکە بۆ بە دیار دەکەوێت کە لەوانەیە هەموو شتێکی لە پێناو بکاتە قوربانی. تیەریش دەبینین کە بە گادۆڤواری نۆرس دەناسرێت، بەڵام ناتوانم قسەیەکی لەسەر بکەم بەهۆی سپۆیلەوە. قەزەمێکی نوێ دەبینین بە ناوی دێرلن کە کاراکتەرێکی بەرچاوە، چەندین خودای جیاواز و خوشک و برا و کچ و کوڕ و هاوژینی دیکەی کاراکتەرەکان دەبینین. ئەو یاریە فرە کاراکترین یاری گادۆڤوارە لە مێژوودا. پێم وایە زۆر بە لێزانیەوە کاتی بۆ هەمووان تەرخان کردووە و یاریەکەی قەرەباڵغ نەکردووە. دەربارەی گەیمپڵەی ڕاگنەڕۆک گەیمپڵەیەکی زۆر نزیک لە 2010 بە زیادکردنی هەندێک شت تەنیا دەوڵەمەندترکردن و بەچێشترکردنی یاریەکەی کردووە گەرنە هەمان ستایل و هەمان یاریکردنە. کریتۆس دوو چەکەکەی خۆی هەرماوە، ئاکسەکە و بڵیدەکانی هەردووچیان دوگمەی سێگۆشیان بۆ زیاد کرابە کە حرەکەیەکی نوێیان پێدەدا و جوڵای کریتۆس ئاسانترە و هەز دەکەی توێشی کەمترە کاتێ دەجوڵێ بەهۆی بەهێزترکردی و چەکەکان ئەو جارە خێراتر دەتوانێت هەنگاو بنێ بەهۆی زۆری سندوقەکان و زۆری پێدانی XP کە مەبەستێکی گەورەی لە پشتە ناتوانم باسییان کەم بەهۆی سپۆیل، بەڵام چەکێکی نوێژ وەردەگری دواتر لە یاریەکە کە زۆر نۆستاڵژەیەکە بۆ ڕابردوو یاریەکانی گاد ئۆف وۆر.
فنشەرەکانی واتە جوڵەی کۆتایی و کوشتنی دوژمنەکان زۆر تونتر و بەهێزترکراون لە لێکردنەوەی سەری دوژمنەکان لە بڕینەوەیان لە ناوەڕاست و ناوقەدەوە لە هێرشێکی دوور بۆ نزیک و زیادکردنی بەسەرکەوتنی شوێنەکان و دابەزینیان بە هێرشێکی توند و زیادکردنی پێشوازی ئەو زیادکردانە پێشوازی کراون. مەتەڵەکان هەرماون تیرروکەوانی نوێ بۆ ئەترویە زیاد دەکرێت بۆکردنەوەی هەندێک ڕێگای نوێ بەڵام زۆر سەرنجڕاکێژ نین پێم وایە شتێکی زیادکراوە و ئاساییە یاریەکەی دەوڵەمەندتر کردووە. دەربارەی داهاتووی ئەو زنجیرە یاریە پێم وایە ستودیۆی سانتا مۆنیکا بە شێوەیە کۆتاییان بەو چیرۆکە ئەفسانەیە هێنا زۆر ئەفسانەیانە بوو بەهێز بوو بۆی گەورەوی و فرەچەشنی یاریەکە لە ڕووی کاراکتەر و چیرۆکەکە ئێستا دەستیان واڵایە بتوانن بە هەر شێوەیەک بیانەوێ بەشی داهاتوو دروست بکەن لەسەر هەر میثۆلۆجیەک بێ. شەڕی کۆتایی یاریەکە بەو شێوەیە سەرنجڕاکێژ نییە لە چاو سەرجەم یاریەکانی God of War بەڵام دوادیمەنەکان گرنگترن لە شەڕی کۆتایی. دوادیمەنەکان وا دەکەن گەیمەر بە شێوەیەک چاوەڕوانی یاری داهاتوو بێ کە نازانێ چاوەڕێ چیش بکە. بێگومان زۆری نەمان حەز دەکەین کرێتۆس و ئەیتریەس لە ئەفسانەی مسر یان یابانی یان ئەفسانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببینێن بەڵام بۆ ئەنجامدانی ئەو کارە پێم وایە پێویستیان بە جۆرە ڕیبوتێکی دیکە هەیە چونکە کرێتۆس لێرە تەمەنی گەورەیە لە سەرەتای یاریەکە دەبینین هەست بە تەمەنەکەی دەکا لەسەر دەموچاویەوە دیارە بەڵام تەمەنەکەی وەکو ئۆدن و زیوسی باوچی نییە بۆیش هەموو شتێک دەکرێت بکرێ بەڵام دوادیمەنەکان God damn boy ئاسان نییە یاریەک ئەو کاریگەریەت لەسەر دروست بکە. لە کۆتاییدا پێم وایە God of War Ragnarok سەرجەمە شتانەی دەیویست بیکە ئەنجامی داوە لە چاو بەشی ڕابردووی هەندێک کات لە هەمان ئاستا و هەندێک کاتیش بەهێزترە و زیادکراوەکان جێگای تێڕامانن. گرافیکی یاریەکە دەتوانێت بە 120 فریم بە 4K داینامیک 6 فریم یاریەکە بکەن. قەشەنجی دیمەنەکان دەرخەری و ڕاستیان ستودیۆی سانتا مۆنیکا بەجددی جێگەی دەستخۆشین کارێکی نمونەییان لەناو بازرگانی ڤیدیۆ گەیم ئەنجام داوە. ستانداردی یاری زەبەلاح و تریپل ئەیان بە شێوەیەک بەرز کردوێتەوە هیچ کەسێک بیەوێ یاریشی نوێی زەبەلاح دروست بکە دەبێت زۆر زیاتر خۆیان ماندوو بکەن لەنەو پاش. میوزیکی ئەو یاریە هاوشەی بەشی ڕابردوو و تیمی بەهێزی تێدایە و لە دیمەنە گرنگەکان میوزیک ڕۆڵێکی گەورە دەجێڕێ لە بەرزکردنەوەی حماسەتی گەیمەر و دروستکردنی دیمەنی مولەرزێن لە زۆر کاتدا. من نمرەی 10 لە 10 بە یاری God of War Ragnarok دەدەم. پێم وایە هاوشانی Elden Ring بربژێری سەرەکیە وەکو Elden Ring بۆ یاری ساڵ واستەمیشە خەڵاتەکەی پێنەدەن.